کۆمپانیاکانیش هاتوون هەمان تەفسیری حکومەتی هەرێمیان کردووە بۆ هەمان بەندەکانی دەستوری عێراق. بۆ چونکە دوجار ئێمە کۆمپانیا بیانەکان لە عێراقا لە ژێر سێبەری ئینگلیش لۆیە هاتوون ئەو گرێبەستانیان واژوو کردووە پرۆدەکشن شێری کۆنتراکت. یعنی جۆری تەفسیرکردنی حکومەتی هەرێم لەگەڵ جۆری تەفسیرکردنی کۆمپانیا بیانەکان بۆ دەستوری عێراق بۆ ئەو بەندانێک کە پەیوەندی بەنەوتۆ لە دەستوری عێراق ڕێکۆک یەک وایە. تەنها تەفسیراتی حکومەتی عێراق جیاوازێتەوە کاک دڵشادیا چۆن ئەوان توانی هەمان تەفسیری حکومەتی هەرێمیان کردووە. ئەو قسە زۆر تەواوە، هەم بەرژەوەندیە هەم شێوازی تەفسیری قانونیە بۆ دەستوری عێراق هەردوو لایە، بۆ چونکە طبیعی لە عقوداتی نەوتی هەرێمی کوردستانە کۆمپانیاکان زۆر مرتاحترن لە شێوازی ئەو پشکانەی کە حکومەتی هەرێم مەسەلەن پیان ئەدات